سڵاوتان لەبێتۆم کاتتان باش بینەرانی زانکۆی نۆڵج ئەمڕۆ قوتابیانی قۆناغی چوارەم لە بەشی یاسای زانکۆی نۆڵج چالاکێکیان هەیە لەم چالاکێدا دادگای گریمانەی بەڕێوە دەبردرێت کە تیایدا قوتابیانی زانکۆی نۆڵج لە ناو زانکۆی نۆڵجدا ئەنجامی دەدەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە لای مامۆستا هەڵاڵە مامۆسای وانەکە و سەرپەرشتیاری دادگای گریمانەیە. سڵاوت لێ بە مامۆستا هەڵاڵە گەربێتەوە پیشت بە خێراتتان دەکەم. مامۆستا هەڵاڵە ئامانجتان چییە لە ئەنجامدانی چالاکی لەم جۆرە لەمڕۆدا؟ چەندە ئامانجمان هەیە بەڵام سەرەکیترین ئامانجمان ڕاهێنانی پیشەیە بۆ قوتابیانمان بە تایبەت لەو وانانەی کە دوو بەشی هەیە بەشێکی پراکتیکی و بەشێکی تێۆریە بۆی کە قوتابیانمان بتوانن جوانتر جۆرەکانی مەحکەمە پێکاتەکانیان و شێوازی بەڕێوەبردنی هەم دادبینی شارستانی هەم دادگای سزایی بە باشترین شێوە وەربگرن کە دوایی ئەگەر ئینشاڵڵا لێرە تەواو بوون لە کۆلێژیان تەواو کرد توانین چوونە نێو بازاڕی کارەوە مەحکەمە لەلایەن نامۆ نەبێ ڕاهێنانێکی پیشەیان لەو پێشکرد بێ و خۆیان بۆ حازر کرد بێ. ئەنجامدانی چالاکی لەم جۆرە تا چەند سوودی دەبێت؟ بە دڵنیاییەوە سوودی زۆرە بەڵام ئەگەرمان هەیە ڕووڕاست بین ئەلان دەزانین کە سەرەکیترین ئامانج لە وەرگرتن و ینی خواست لەسەر زانست بازاڕی کارە ئەوە دەتوانێت پراکتیکێکی باشیان پێ بکە خۆیان ئامادەکەن خۆیان بخەنە پێگەی ئەو جگایانی کە دانراوە حاکمەکان داواکاری گشتی ڕێزی ئەو کەسانەی کە دەیان هەوێ لە داهاتوودا خۆیان لە مەحکەمە بینەوە زۆر جوان ڕاهێنان دەکەن سوودی هەیە کاری گروپی دەکەن چالاکیەکی شادە زۆر سوود بەخش دەبێ بۆیان و یادگاریەکی جوانیش بۆیان دەمێنێتەوە. دەستەکانت خۆش دەستی جەنابت خۆش بێ سپاس بۆیەوە.